باسی مێژووی ئەم تۆمارگایەکەین کە لە ساڵی 1968 لەگەڵ برادێکم کە ناوی محەممەد عەبدوڵڵا بوو ناسرا بوو بە حەمەی چایچی ئەم تۆمارگایەمان دانا. ئەم تۆمەرگایە یەکەم تۆمارگا بوو کە تۆماری شریدوشتی ئەکرد. یەکێک پێش ئێرە هەبوو بەڵام تۆمارگا نەبوو. ئەو لە شەقامی کاوە بوو ناوی عەلی شێخفەرج بخوا عەفوی کایەسە نەماوە. ئەو ئەچوو قاوان و شریت و لە چەقماقچی بەغا ئەوسا شەریکەی چەقماقچی هەبوو لە بەغا لە شارە ڕەشید بوو. لەوێ شریتەکانی بە تۆماکراوی ئەوانەی ئیزاعی بەغا عەلی مەردان و حەسەن زیرەک و ڕەسوڵ گەردی و حەیران و ئەمانەیە هانی و لێرە و بە حازری ئەی فرۆشتەوانێ بەس تۆمارگا نەبوو خۆی تۆماری کا. ئەو تەجلانی ئەو سائمە بەکارمانەهانی طبعاً تەجیلی بەکرە بوو. شەریکەی گورندیک بوو ئەوسا وەکالەتێک لێرە هەبوو حاجی تایری گورندیک لە بازاڕی تازە. ئەو ئەیهانی لێمانەکڕی تر بە 80 دینار و 70 دیناری ئەو کاتە و بەوانەتە بەش شریتی بەکرەشە بووی تر هیچ شتێکە نەبوو ئەم بەکرە گەورانە. زۆر کەس مەسەلا هیوایەتێتی ئێسش حەز لە بەکرە کە دووبارە ئەو بەکرانە لێنەوە حەزیان لێتی خەڵک ژیان داوایەکەن دەنگی بەکرەکە خۆشترە. دەنگی خۆشتر و شتێکی ئەجنا خۆێسا ئەسری ئەنتەرنێتە شتی ئاسان هەیە سیدی هەیە شتی کەی هەیە ئەو نەپچکۆلانە ئەنتەگرێتانە هەیە دەوری 500 گۆرانی ئەگرێ بەس هی کاسێ هی بەکرەکە خۆشترە زۆر هەیە بە تەمەنە حەزی لە بەکرە کردو بە سعریشی گرانگرانەی کڕن ئەو تەجیلانە ئێستا ئەو هەر ئەوە بەکارێن و دەنگیان لای خۆشترە. ئێستش خۆشم حالین وڵای حەزم لۆ بەکرانەیە و دەنگی بەکرەکان خۆشترە لەو ئینانەی ئێستا.